مەبەستان چییە لەوەی کە دیموکراسی ئابڕووی چوە لەم 2024دا؟ مەبەستمەوەیە کە هەموو ڕۆژێ لە ژێر ناوی ئەمریکا و غەرب بەتایبەتی هەر لە یەکەمین ڕۆژەوە ئەوان بوونەتە پشت و پەناو هاوکاری دەوڵەتی ئیسرائیل. دەوڵەتی ئیسرائیل خۆ ئەگەر بە چەک و هاوکاری لۆجستیکی، هاوکاری جبەخانەی چەکداری، ئیمکانەتی مادی، هەموو ئەوانەی ئەمریکا و غەرب نەبووە خۆ نەیدەتوانی ئەم تا ئێستا درێژە بە شەڕ بدات. وەلەو شەڕش کە کردوویەتی تەماشای کە ئاماری ئەوانەی کە کوژراون زۆربەی هەرە زۆریان ژن و مناڵن. ژێرخانی ئابووری، ژێرخانی مەدەنیە و کۆمەلگایان وێران کردووە. تۆ تەماشایکە یعنی سەرەی خواردن، خەستەخانە، ڕۆژنامە نووسان، قوتابخانە، کارمەندانی UN، هەموو ئەوانە کە ئیسرائیل کردوێتی بە پشتیوانی ئەمریکا و غەرب کردوێتی لە حاڵێکدا ڕۆژانە باسی ئەوە دەکەن کە مافی مرۆڤ دەوێت پارێزراو بێت. ئەمە ئابڕووی دیموکراسی بە نیشانیدا کە دیموکراسی و قوربانیانی دیموکراسییان لە دیکتاتۆری کەمتر نییە.